Well, it's a wonderful privilege to be invited to this great part of the world. زۆر خۆشحاڵ بووم کە بانکێشتی ئێرە کرا. خۆشحاڵیشم بەوەی پێشوازێکی باشم لێکرا. ئێرە یەکێکە لە شوێنە ئەفسانەی و نایەبەکان. لەگەڵ دکتور هەواڵ پارێزگاری سلێمانی کۆبوومەوە. بە دڵنیاییەوە ئەم شارە پایتەختی ڕۆشنبیریە بۆ سەرتاسەری عێراق. هۆکاری سەرەکی هاتنم بۆ ئێرە ئەوە بوو کە لە هەموو بوارەکاندا ڕاوێژ بکەین. بە تایبەتیش لە بواری وەرزشدا. دەمانەوێت پەرە بە پەیوەندیەکانمان بدەین. دەشم هەوێت لەگەڵ هەندێک لەو کەسە نایابانە کۆبمەوە کە بیرۆکەی هاوبەشمان هەیە بۆ ئەوەی لەگەڵ یەک ڕاوێژ بکەین. هیوادارم بتوانین ئاکادیمیەک لێرە بکەینەوە و هەروەها قوتابخانە و کۆلیج و یانەیەکی پێشکەوتوی فوتباڵیش. هەروەک دەزانن جێگیری سەرۆکوەزیرانی ئێوە لایەنگرێکی سەرسەختی فوتباڵە و کەسایەتێکی تایبەتی هەیە کە دەیەوێت کاری باش بکات. هیچ گومانێک لەوەدا نییە. هەروەها لایەنگرێکی باشی مانچستەر یونایتدە کەواتە هەندێک خاڵی هاوبەشمان هەیە. Well, you say decline. The brand of Manchester United. وتر لاواز براندی مانچستەر یونایتد لاواز نەبووە و هێشتا وەک خۆی ماوە. ئەگەر بڵێ بارسلۆنا یان ڕیال مادرید، بەڵام مانچستەر یونایتد سحرێکی تایبەتی هەیە و لە شارەکەشدا ڕکابەرێکی وەک مانچستەر سیتی هەیە کە یاریەکی نایاب دەکات بە خاوەندارەتی شێخ مەنسوور. بەڵام وەک دەزانن ئەمە باسی براندە و مێژووی مانچستەر یونایتد لەگەڵ کارەساتی میونخ لە ساڵی 1958 لەگەڵ بازبی بیبس، بابی شۆڵتن، دینیز لۆ و جۆرج بێست کە ئەمانە ناوێکی ئایکۆنین. هەر بۆیە من بڕوام وایە وەک زۆربەی خەڵک کە لەو بڕوایەدان براند و ناوی مانچستەر یونایتد هێشتا گەورەترین براندە لە جیهانی فوتباڵدا. گومان لەوەدا نییە کە توانستێکی باش لێرە هەیە کە نایابە. جەماوەریترین وەرزش لە عێراق فوتباڵە و توانستەکانی فوتباڵ لێرە پێویستیان بە گەشەسەندن هەیە. هیچ گومانێک لەوەدا نییە کە هەندێک لە یاریزانە کوردەکان بەڕاستی یاری باش دەکەن لە پریمەر لیگ کە هەموو یاریزانە گەورەکانی جیهان دەیانەوێت لەوێ یاری بکەن. And he's well worth everyone's support. There's no question about that.